مسافر و گەشتیارن هاتوون ئەرە وەڵا ئەک بەخۆشی پلانیمانە وشتیان نییە وابزانم بێنەوە شەو ئەرە وەڵا هۆتێلمان گرتووە ئێ بۆ ئوتێلتان گرتووە کاکە لە خۆتانەوە شەوی چەندێن بە ئوتێلەکە وڵا 300,000 بابە وەرە ئێمە مۆتێلمان هەیە باوکم بە 200 دەبێت بە 200 ئارە وەڵام خدماتی فول VIP حتڵۆنە بۆفێ مەفتوحە ئەمام جاکوزی ساونا مەساج هەمووی خۆزگە زووتر بات ناوەڵا تازە گرتومانە جا بۆ مەچۆ خۆ پارە نەیاوە تۆ بەخوا تازە پارە نەیاوە ڕێک و پێک ئەچینە مۆتێلەکەی خۆم بەدڵتان نەبوو کاکاتوان بەجی بۆ جارێتر نا بۆ جارێتر نییە بە قوربانم دڵنیا دەکەم بەس بێنە ئەو مۆتێلی ئێمەوانەیە پەشمان نابن بورە نا ئەوە تەکسی حازە نییە سەرکەوە سەریکە شوێنمان گرتووە لەگەڵ بەکەرەوە دەرگای بە قوربان بۆ جارێتر بڕناوە دەی وەرە کاک هەموو شتێک باش دەبیداکرا بەس باژە بێلا زۆگیان چی دیوە ئەم ماریە مار ناوجەرگی خواردوم وڵای خۆڕاست دەکەم شە تا هەستا لە شۆکدا نازانم خەو نەیان ڕاستیە بەجددی ئەوەز ئێستا تێناگەم هیچی فەرموو خان بکەم ئای ساردم بۆ هێناوی فەرموو بیخۆرەوانێ زۆر فێنکە لای بە تۆ بۆی خۆی تۆ کاکە بۆ ئەم هێنا دەبا بیخوا کاکە خان بکەم ئەمرێکە نییە هیچ ئەمرم نییە بڕۆ بیکوتە چی بکوتم ئەو کوڕە بکوتە ئەوە ئەو دەریکە زاوایە ئەمە زاوایەوە کەی زاوایە بڕۆ دەریکە باش ئێستاسم درێکم آخر باشە خان بکەم تخوا ببوورە آخر ئەوە میوانە چۆن دەریکە عیبە ئەوە میوان نییەوە دوژمنە بڕۆ بیکوتە بەسەرچە باش دەبیداکرا ئەی بمشێلە جعا ئەو تۆ لەکوێتی و مردوو مەرێ ئەت بۆ قاچەکە دەبڕقاتم زمانێ جواب بێتەوە ئەو کە سێری ئاسمانی کردووە خەڵک سێری خوارەوە گاوە دوایە بەرام گەڕێ چی دەوێت چی ئەەکەی دەوێ هێلکە هێلکە بۆکەی نەمە مەزبحەکە پاکەرەوە کورە باوکە هەمووی پاک کردو مەعز بۆ خوا مەزبەحم پاک کردو دارم ئاودا دارم بڕی کورە حەوشەکەم باشە من لە سەری مەڕۆ هەستا بڕ ئەوە توێ دەرکە کێ ئەوە توێ دەرکە لە زاوە هەستا بەڕاست بۆ دەریکە باوکە دەریکە کاکە دەریکە سێوەقان لەبا دەرچێت ئەی خۆ بۆ دەری ناکەی هاتی بەقەی یەک مانگانێ من چی دەرکرد درەقەتی نایە شەحەکەم تێڵا من مشکل ئەی خۆ زۆرە لەگەڵ ناگرم باوکم من هەست دەرچە لە باسی مەکەم نەڕۆ یعنی دەریکە زۆرەوە لا شو كاكا لا يلا وش تنام بدك بس يا كاكا كاكا توبرو تايم رفاتي كاكا فارم هم دري فارم فارم راسك وازيني هنا بكر بله ورديت بيه بله تو اشتكم بدي ولا كاكا اليوم بينصا اوش بو صوب بنجيكا او بينصيكا اما هزاري كاكا تو هزاري بقرا فلمك بس اما هزاري قبل بزيادة ركبي كاكا بارك وما يتوبر بساقه عادي تنزل وجه وركن باب الروح داير ولا بيجي ثانيه ورا مسافر كان من الشيء ورا دي تعال ورا بس دبر فحال كما بارك وما يا اخوة بخير مو موتيلا كمان اما موتيلا كمان اما
بچین بەدان نیست ئەوە چیە خێزانە فارسە یاخوا بەخێر بێ گەشتیارێکی خۆشەویست ئەوەنجا لە ئەڵمانیا هاتوینەتەوە هاتوینە سەردانی جێرمەنی خێر بێت تیش و هۆتێلەکەتان زۆر خراپ نییە نانە دەرەجە یەکە جاکوزی تەرتیبات مەساج وڵای لێ من لەمان ناترسم چکە لە ئەوروپا ئەم شتانی نەتیوە و تونند و تیژی کەم بۆیتە لەبەرەوە ئەزانێت تۆ خێزانە بۆ ئەترسێ با بەخۆ ئێمە پیاو نین مەقصدم یعنی ئێمە پەپولەین بۆ ترسێ بەڵێ بەڵێ جا شوێنێکی خۆش هەر حەزەکەی تەماشای بکەیت جامە هەمووی خۆتە نەوەڵات تا نیوەی نیوەکەی تری هی بەکرد بەڵام هێشتا تەحویلی نەکرد یا ڕەبی نەدۆزدەی تۆ زاوە باشە یا ڕەبی مارە پێوەی داوی لە جێگەیەکە زاوە ئەکە داو ببڕێ دەیدە فەرمون فەرمون یاڵا فەرمو من نمیخوام بیام من نمیخوام بیام ئێ بوو با بەخۆ هیچ شتێک نییە جارە سوکریتیەکمانێ بۆ مێشولە هێڵە بێتام دیوانێ لە سکریتی ئامانە زۆر مهمە بەس عاجز مەبن بەخوا من پێشەکی پارە وەرەگرم داوای لێ بۆ وڵات 200,000مان بەرێ 150 نابێ نابێت پرۆتۆکۆڵی هینەکەمان وایە مۆتێلەکەمان بە داوای لێبوردنەوە ئەحەسێنەوە بەس دڵنیابە من اینجا روستان دارم نده ئایدێ سپاسە وڵا ئەوە ناسیاوی خۆ من سلامت بێ چۆنی باشی بەخێر بێ یاخوا هەموو مناڵی گەڕک فێر بووە کورد لە خۆتۆ قسەمەکە میوانمان هەیە یاخوا بەخێر بێ سەرچاوەکەم ئەو پارێ چیەوە ئەوە لە مەتار بە قەرزیا بوومێ ئەڵم نامەوێتە دەلای بە ماڵێ بە قوڕ نەگیرێت چێمانە چێن ئەوانە ئەوە برازامە ئەوە ژنەکەیەتی چۆن خاتون مرسی خوبم شما خوبید فارسیە کورد نیەوە ناجابا کورد نەبێت کاکە من برازاکەم کووردە لەوێ ئێرانی ئەهێنێ ئەمریکی ئەهێنێ حوڕە کوردی تۆزێ دەزانم ئاسانی هەیە دە باشە دە فەرمو هەستی یاڵ پێشێکەوە ئێدی فەرمو دڵ شتێن نەکا کاک دیە خزم بەس نەکە دەنگروست ئای لازۆ ئای ئەڵێم لازۆگیان چێشتێکی ترخێنە بۆ لێنێم حەزیلەکەی داکرێت چێشتی ترخێنێت چێ من هەتا ئێستا شۆکم و لە قەلەقدام دەترسێم ئەو کچە نەدەن بە من لە ئەڵمانیاوە هاتووم معقولە نەیدەنە ئامۆزاکە بیدەنەوە کوڕا حەدیان چییە ڕیحانەری خۆتەوەی کەسی تر نییە ڕێحان نانا دالی دەدایکە خۆشترە زاوە بەس بتگرم خوازایەکی دیەکەم زاوە